لسکوی گنجان و سلاو من محمد خانزاد دەرچووی بەشی سڕکردن ئەمڕۆ لە بەرنمەیەکی تری سەکۆی گەنجان میوانداری کاندیدێکی لیستی 275 پارتی دیموکراتی کوردستانمان کردووە. هەوڵ دەدەین لەگە ئەو لاو و گەنجانە هەندێک پرسیار بە شێوازێکی شەفاف ئازادانە بە هیچ سانسۆرێک ئاڕاستی ئەو کاندیدە بکەین. هیوادارین بەرنمەکەتان بەدڵ بێ، فەرمون با بەرنمەکەمان دەست پێ بکە. دووبارە بەخێر بێن برادەران. وا دیارە بەرەو کۆتایی بانگە شێڵ بژاردن دەچین. ئەو ڕۆژ کاندیدێکی ترمان لەگەڵ لە خاتووا ئاڤێستا کە کاندیدە لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان لیستی ژمارە 275. پێم خۆشە ئەوڕۆ هەندێک پرسیاری گەنجانە، یعنی بێ هیچ فلتەرێک بە شەفافیت، بێ هیچ سانسۆرێک، ئەوەی کە لە دڵتاندایە، ئەوەی کە چەند ساڵە خرتان کردوتەوە لێ بکەن، بزانم بەرنامە پرۆژە کار بۆ گەنج، بۆ لاو، بۆ پیر، بۆ ژن چی هەیە پێی بڵێن. ئێستاش داوا لە ئاڤێستاخان دەکەین، خۆی بناسێنی. سڵاو عەزیزم، هەمووتان باش بن، پێ خۆشحاڵم بەناسینتان. من ئاڤێستا مام یەحیا کچی مام یەحیای کۆیم و ژمارە کاندیدی دووم. بەشان نازیشەوە هەموومان پاڵێوراوین لەسەر لیستە چی وەک لیستی پارتی دیموکراتی کوردستان بە ژمارە 275 کە هەموو کاتێک هەموومان دەزانین لاوانی گەنجی ئێستاژ وەکو ئێوە دەزانن کە لیستی شکۆمەندیە و لیستی خزمەتگوزاری و ئازادی و ئاسایش و زۆر بوارێتر لە خۆی دەگرێتەوە و خۆشحاڵم بە دیتنی ئێوە و هیواشم وایە کە ئەوڕۆژ پێکەوە بە تەواتی بە بەرنامەی باش و وەگەوەی کە و هجوومە نەبیتن وەگەوەی کە باسی کردەوە ماڕەشە بەس لە دڵنیایە مایک ئازادە و پێشم خۆشەکەم و پرسیارەکانتان بەدڵە چفراوان وەرگرم و وەکیدیش بە وەڵامەکانی خۆمتان بەو شێوازەیە کە پێویستە وەڵام بدەمەوە. زۆر سپاس ئاڤێستاخان. ئێستاش داوا لە برادرانی خۆمان دەکەین خۆیان بناسێن. لە سەکۆی گەنجانەوە ساڵتان لێبێت. من شۆخان شوان قوتابی لە قۆناغی دووەمی ئەندازیاری سیستەمی زانیاری چاڵنجی 1 میلیۆن دەنگیمان قبول کرد. لە سەکۆی گەنجانەوە سڵاوتان لێبێ. من قوتابی ئەنەز مەحموود لە قۆناغی ئامادەیی، من وەکو گەنجێک یەکەم جارە دەنگ دەدەم و ئێمە چاڵنجی 1 میلیۆنیمان قبول کرد. لە سەکۆی گەنجانەوە من بەدر یونس قوتابی ئامادەییم، یەکەم جارمان دەنگ دەدەم بە لیستی 275 و بە خۆشحاڵیەوە چاڵنجی 1 میلیۆنیمان قبول کرد. لە سەکۆی گەنجانەوە من قوتابی سوهەیب ئەبووبەکر یەکەم جارە دەنگ دەدەم، دەنگمان بۆ لیستی 275. سڵاوتان لێبێت. لە سەکۆی گەنجانەوە من محەممەد کەمال قوتابی پۆلێژی پزیشکی دان قۆناغی چوارم، داواکارم لە گەنجان کە بە گڕوتینەوە بچنە سەر سندوقەکانی دەنگدان. سڵاو لە سەکۆی گەنجانەوە من قوتابی ئیبراهیم محەممەد لە بەشی پزیشکی دیدان، منیش بڕیارمدا دەنگ دەم بە پارتی دیموکراتی کوردستان بۆ داهاتی خۆم، ئێمەش چاڵنجی 1 میلیۆنی قبولمان کرد. دەستان خۆش، هەمووتان گەنجی بەتوانان. یەکەم پرسیار من لە کاکسۆی بڕادەست پێ دەکا. کاکسۆی پێمان خۆشە پرسیارەکەتی لێ بکەیت. بەپێی قانونیەن لە ئێستاوە لە 2010 ساڵی و دەتوانین داخلی سیاسەت بین. پرسیارەکەی من لە بەڕێزت ئەوەیە دەتوانی چی بۆ گەنجام بکەی کە ئینشاءالله هەڵبژێردرایی بۆ پەرلەمانی عێراق، چیمان بۆ دەکەی بۆ نمونە ئێستا منی گەنج باشە بەیانی دەردەچم لە کولیەی تەعینات نییە، دەتوانی چی بۆ ئێمەی گەنج بکەیت؟ من بەکو ئاڤێستە مام یەحیا گەڵ ڕۆژێک بگەمە سەر ئەو کورسەی کە تێیدا بڕوان بەوەیە کە پێویستە نەک بەس ئاڤێستە هەموو کادران و هەموو کاندیدانی و پەرلەمانتاران و نوێنەرانی گەلی هەموو فراکسیۆن لایەنەکانی تر کار لەسەرەوە بکەینەوە کە جارە چکە ئەو مافەیان پێ حەق بگەڕێنینەوە کە مافەکە لە دەستوری خۆیاندایە و لێشەڵیان کردیا کە دەبێمە سەر لە نوێ چۆن گەنجێک لە ڕوومادی و لە میستان و لە بەغداد هەر کە تەخەڕوجیان کرد و دەرچوون لە کۆلێژ و زانکۆ یەکسەر دادەمەزرێن بۆ هەمان شێوەش گەنجانی کوردستان بخرێنەوە هەمان پرۆژە کە وەک چۆن لە 2014ەوە دەستیان بەو ئاڵنگاریە و ئەو سیراعی کردێکە لەگەر هەرێمی کوردستان و گەنج و لاوان و ژیان و حکومەت و بە هەموو بەشەکانمانەوە ئەمە سەر لە نوێ بتوانین ئەو شتەی چاپ بکەینەوە و بە یەکدەنجی و بە کۆی گشتی بتوانین ئەو بڕیارە بخەینەوە سەرکار و کاری پێ بکرێتەوە. هەر وەک باسی گەنج و شتمان کرد وەک سەرۆکی هەرێم کاک نێچیروان بارزانی و سەرۆکوەزیران کاک مەسرۆر چاڵنجی 1 میلیۆنیان ڕاگەیان. چی لەسەر ئێمەی گەنج پێویستە تاکوا بکەین ئەو چاڵنجی 1 میلیۆنیە سەرکەوتو بێت و زیاتریش دەنگ بهێن. سپاس بۆ پرسیارەکەت بە دڵنیایی خۆشحاڵم کە زۆربەتان سەر لە نوێ ئەو کاتەی ئێستا بڕیاری وەی درایەکە ئەم گۆبرۆنە وەکو پێشمەرگە لەسەر سندوقی دەنگدان گەنج ئێنگۆ داهاتووی ئێمەە. گەر ئێمە
ئەوڕۆ بنیادەری بناغەیەک بین لە بۆنگۆ لە هەموو بوارەکان و سێکتەرەکان و سیاست و حیزب و هەڵبژاردن ئێوەش بنیادەرن وەکو گەنجەکان و وەکو ئەمە کە 1 میلیۆنمان هەڵبژارد وەکو چاڵێنجێک هیوامان وایە 1 میلیۆنێک لە میلیۆنێک زیاتریش تێپەڕێنین بە هەموو کوردستان 100,000 دەنگمان هینا بوو میواشم وایە کە ئەو جارە بگەینە سەروی میلیۆنە چیش نەکتەنهاوە و خودی گەنجانی نەکتەنها بەس هەمووی بە نێر و بەمێ بتوان ئەو بەشە و بەرزکەینەوە و ئەو ژمارە زیاتر و هەر پارتی بە یەکەم هێزی دەسەڵات بێنینەوە چۆن لە کوردستانە بە هەمان شێوەش لە عێراق بهێرینەوە. وەکو ئەوەی کە باست کرد لە پاش 2014 کە موچەی کوردستان بڕا لەو کاتەوەش هیچ دامەزراندنەکی گەنجان نەما. ئەتوو وەکو ئەندام پەرلەمانێک لە عێراق دەتوانیت لە بۆ ئەو گەنجانە بکەیت کە تەخەڕوج دەکەن دامەزراندنیان نییە بە تایبەت سێەکەمەکە. ئەمەگەر بمانەوێتن سەر لە نوێن لەبەروەی ئەو مافەمان کە تێستا زەوت کرا و نەتوانێمە ئەو مافە بگەڕێنینەوە چۆن بتوانین گەنجانمان سەر لە نوێ بخێنەوە سەر هەڵی کار بەڕاستیار وەکو ئێستا دەیبینین کە کوردستان پێش لە کابینەی خۆشببختانە کابینەی نوێمەوەدا دەرکەوتووە کە چۆن ئەمەتوانیمانە زۆر خزمەت گوزارێکی باش بە هەرێمەکەمان بگەێنین سەر لە نوێ بتوانین لە هەموو ئەو سێکتەرانە ئەو کردە تایبەتانەی کە بتوانین گەنجان بخێنەوە سەر ئەو کارکردنەی جاچ بەلایانی حکومی بێتن یا بە کەرتی تایبەت بی هەڵی کار بەڕاستی زۆر گرینگە و دڵنیاشم لەوەی کە گەنجانی ئێستا زۆر لێ هاتووترن و دڵنیام لەوەی کە لاوانی ئێستا زیاتر خڕۆشیان هەیە لە بۆەوەی کە ئیش بکەن بە بێت جیاوازی زیاتر تەرکیزمان لەسەروەی نەبی بڵێنەوە کاری یەکەم جاریانە CV بەهێز نییە یاخود پێشتر کاری نەکردە لەو بوارەی بە ئامەوەری نەگرین هەتاوەکو سەر لە نوێ ئەمە بتانین متمانە بەنگۆ بکەین و بتان خەینە سەر ئەو ساحەی شەڕ کە چۆن کار بکەن و بژێوی ژیانی خۆتان و بە خودی خۆتان بەدەست بێنن. باسی کەرتی تایبەتت کرد وەکو کەرتی تایبەت چۆن دەتوانی گەنجەکانمان لە کەرتی تایبەت یارمەتی دەریان بی کە لە کەرتی تایبەتدان بمەزرێنی بۆ نمونە کەسانەکەن لێرە دکتۆرن و کەسانەکەن کە لێرە کەرت ئیشیان خوێندەوارن شادیان تاوا نەکردو با بڵێن بە نەخوێندەوار حسابیان ناکەین چکە شادا خوێندەوار و نەخوێندەواری ئینسان دیاری ناکاتن بەڵام دەتوانن برم کە کۆلێژیان تاوا نەکردێ بۆی ئاساندان مەزرێن کەرتەکان جیاوازن بەپێ ئەو بڕوانامە ئەو پسپۆرەی کە تۆ تێدا دەرستێناوە کەرتی تەندروستی جیاوازە چەندە نەخۆشخانەی تایبەت هەیە و بە هەمان شێوەش لە بۆ کەرتەکانی ئەوانەی کە بڵێن بڕوانامەیان تاوا نەکردووە یاخود ئامادەی دواناوەندیان تاوا نەکردیە ئەوانش بە شێوازش کە بتوانین لە سێکتەرەکانی خۆیان کاریان لە بۆ بدۆزرێتەوە کارکردن ئاسان نییە خۆتان ئاگاداری ئەو بابەتەنە ڕۆڵی جێرانی وەی کە بتوانین چەند کەسانێک لە شوێنێک تاوەکو ئێمە بتوانین بەسەدا 5 بودجێک بتوانین پرۆگرامێک یاخود بینایەک یاخود کارێک یان شتێک بکەین بۆی ئەندازیارێک یاخود بۆ دکتۆرێک یاخود کەسانێک کە پێشتر بابرێن لە سکیۆریتیەکان لە بەشەکانی تردا مەزرێنین ئاسان نییە پێویستمان بەوەیە کە پلانی لۆ دابدرێت بودجەی لۆ دابدرێتن و ئایا ئەو سیراعاتە و ئالنگارەیە کە ئێستا هیتمان و ئەوە هەرێمی کوردستان تووشی ئەو قەیراندارایی بۆ تا چڕات دەکدەتان ئەمە لە کارتی خاسەکانش بەکاریان بینینەوە بەس هیوام وایە کە تێیدا ئەمە چۆن سەرکەوتوینە لە هەموو بەشەکانی ئێستامان بە خزمەت گوزاریەکانیش ئەوش بکەینە هەدەفەک و ئامانجێک کە چۆن بتوانین ئەو لاوانەمان لە دەستی بەتاڵی بخەینە سەر کارکردن و ئەنگۆش ببنا ئەو هێزەی کە بەڕاستی هەموو کاتە کوردستان بەرەو پێش دەباتن بە گەنجیتە. پرسیارەکەمە بوو دەربارەی ئەو قوتابیانی کە دەیانەی بخوێنن بەڵام باری داریان نالەبارە ناتان بخوێنن ئایا ئەتوانین ئێمەش وەک وڵاتە پێشکەوتەکان پرۆژەیەکمان هەبی بتوانین قەرزدا بکەین بۆ قوتابیانی کە یانەی بیخوێنن پاشان کە زانکۆیان تاو کرد کە کاریان کرد قەرزەکە بدەنەوە بە حکومەت. زۆر پرسیارەی جوانە لە بەوەی بەڕاستەکەی ئەوە نەک لە بۆ تەنها خودی قوتابیان و سێکتەری خوێندن و وەکو سکۆلەرش بۆ ئەوانی تر بەڕای من لە بۆ تەنها تەمەنی پیریش ئەوانەیە کە لە پیریشم پێویستیان لەوانەیە بۆی بە هەموو ئەو خانە نیشانە کە پێشتر خانە نشین بوونە ئێستاش لە ئارادایە بەڕای من ئەوە یەک لە فکرەکەیە کە من لێتی دەبم بەڕاستی ئەو فکرەی زۆر باشە کەمە بتوانین پشتگیری لە لاوان و قوتابیانمان بکەین کە چۆن بتوانن سەپۆرت وەربگرن قەرز بچووک وەربگرن تا بتوانن لەو کۆلێژە ئەهلیان ئەگەر حکومی شانسیان تێدا نەببێتن بەو قەرزەوە بتوانن بڕوانامەکانیان تەواو بکەن. زۆر سوپاس پێشنیارەکەت زۆر جوانە و بەڕاستی ئەو فکرم لێ وەرگرتی و بیرەکەم بردێلێت. بەخێراتم دەکەم ئاوێستاخان عەزیزم جان. پرسیارەکەی من ئەوە بوو زۆرێک ئێستا لە گەنج و لاوان سیقە و بڕوان بە سیاست نەماوە سیقە و بڕوان نەماوە کە دەنجان بکات. زۆر ڕاست. تۆ وەکو کاندیدێک کە دەرچوویت
پلان و پرۆژە چییە بۆ ئەوەی ئەو سی قەمەتمانەیە بە دەستبێنیتەوە؟ زۆر ڕاست نایتوانم بیکەمە گشتکاندن لە بۆ ئەو پرسیارەی جەنابەت بەس پرسیارەکەت زۆر جێمە بەستە بەڵام ئێمە وەکو تاک زۆربەی جار کاندیدانیا پاڵێوراوانی هەموو حیزب و فراکسۆنەکان تێیدا دەبینن کە هەندێک سۆزی لابەلادرایە کە جێبەجێ نەکرایە هەندێک بابەت وروژێنرایە کە هەر ئێتمام و بە ئەهەمیەت هەر نەگیرایە بابەتەکان بەڵام بەڕای من وەک خودی ئاوێستا تا ئێستا هیچ سۆزەکەم نەدایە کە پیاوی وی نەبم هەڵی بگرم لەبەرەوەی نامێ متمانەی نوێنەربوون لە شوێنێک پەرلەمانتاری کارێکی ئاسان نییە چکە تو نوێنەرایەتی میلەت دەکەی کە ئێستا ئەوڕۆ دانیشتینە چەند گەنجەک لێروکانەوە بە هەزارها بینەران و گەنجی تر سەیری مەدەکەن ئەو متمانەیە ئەوە دەیکێنی کا من چارێک سۆز نەدەمە تو کە جێبەجێی ناکەم و لامان کاتیش زۆر گرینگە کە ئەمە بڕوا بەوە بکەین پرۆسەی هەڵبژاردن پرۆسەی گرینگە گەنجەکان پێویستە لەو بیر و ئایدۆلۆژیا بێنە دەرێ کە هەڵبژاردن با بڵێن درۆیەکی سیاسەتە یاخود بڕوای پێنەکەن یاخود هەر دیاریکرا سندوق دەگۆڕێنە بە پێچەوانەوە ئێمە دەبی کورد وەکو هەرێمی کوردستان زیاتر خەمخۆری وێ بین لە نوێنەرایەتی پەرلەمانی عێراق دەنگ بدەین وەک لە کوردستان و خۆشبەختانە پارتی دیموکراتی کوردستان دەتوانم برم تاکە لایەنە کە تا ئێستا حیزب و پارتەکە توانیوێتی کە هەر سۆزێک بدا جێبەجێ بکاتن چکە من ئەو لایەن و فراکسۆنانەی کە قسە دەکەن لەسەر مەنەسەکان و لەسەر ستێجەکان ئیتر هاوار دەکەن مایکی دەشکێنن نە هەر بابەتە چتر بیتن بیانەوێتن بەڕاستی شتەکان بگەێنە شوێنی خۆی هەڵبژاردن جیلی وەکونگۆ جیلی زێت و ئەلفان جیلی 2000ەکان بەرەوسەر هۆشداریتان بینینتان لە بۆ ژیان زۆر کراوەترە لە کەسانی تر لەبەرەوەی جیلی تەکنەلۆژیان جیلی پێشکەوتوترن پێویستە ئەنگۆ دووبارە تەمەشایەک بکەن بە وردبین و بە خوڵاییەوە سیر بکەم بەڕاستی کامە کەس خەمخۆری گەلە پرسیارەکەی من ئەوەیە زۆر بەڕاستی زۆر حەز دەکەم باسی باوکت بکەی بۆمان و ئەو خزمەتەی کردوویەتی زۆر حەز دەکەم زۆرم پێخۆش بۆکو ئاوێستەمان یەحیا کە چۆن مێژوەکی زۆر جوانی 30 ساڵایی هەیە کە شەهید بۆ تا ئێستا ناوچی کوردستانی بەجێهێشتە هەوڵ بدەم کە ئەمیش 30 ساڵ لە بۆ گەنجی وەکوونگە لاوی وەکۆنگۆ پێشام بدەمەوە کە مامەحیات چێ بۆ وە کچەکەشی چە هەڵگری بابەت و پەیامەکە لە بۆ کورد و کوردستان شەید مامەحیای کۆیە لە ساڵی 91 سەرۆک بارزانی لە کۆیە هات وتی ئەمە بڕیارماندا پێشمەرگایەتیمان لە چیا و سەنگەر بگوازینەوە لە بۆ سەر سندوقی دەنگدان بڕیارماندا دیبڕوامان بە دیموکراسیەتە بڕوامان بە دیموکراتی هەیە و دەنگدان هەیە و هەڵبژاردن هەیە کە گەل پێویستە نوێنەرایەتی بکە چێ ببێ بە سەرکردەکانی لە پاشنەوە توێ کە پێشوازێکی زۆر لە سەرۆکرا لە شاری کۆیە ترسێک لە لایەنەکانی تر کە ناحزی پارتی و ئەوانە بوون شێواوەیەک لێیان دروست بوو دەستیان پێکرد بە شەیدکردنی پۆلێک لە قارەمانانی قەڵاتزێ وەک شەید عەلی حەسۆمیرخان و هەڤاڵەکانی کە چەندەها کەس بوون دوای ئیتر لە 2 پێنج کە ئەوان شەید کران 21 پێنجینەوە و چار لە شەڕی براکوژی پاشویش هاتن لە کۆیە شەید مامەحیا و شەید ئاسۆس و شەید کارۆخ کە مامەکان من ئەو جاش شەید شێروانە سوور و حەوێزەری شەشێت حەوێزەری شەش پێنج قارەمانیان پێکەوە شەید کرد ئەوەی کە خەباتەی کە ئەوان کردیان لە سنوورە کاریان دەکرد کاتێککە باسی بارزانی و پارتی دەکرا لەو سنوورە خەڵک لەو ناوە دەترسا ئەوەش مێژوەکی زۆر جوانە مامەحیا لە ئەم فالەکان چەندەها کەسی ڕزگار کردیان لایەزالیش کە تەلەفۆن لە بۆ مندێ لە 5 وین لە دەربەندی خان لە شارە زور لە ڕەوان دوز لە سۆران لە خەلیفان لە هەموو شارەکان نامەوێت لە یادی بکەم لەو کوردستانەی کە دەرێن خۆزگە ماتانی با دەنگت پێ بدەین خۆزگە کە ئەتو هەبە ئەمە دەنگ بە بابت دەدەین قارەمانەتی بابت دەدەین جگەلەوەی یەکەم کەسیش کە ڕاپەڕینی کرد لە شاری کۆیە شەید مامەحیای کۆیی بوو خۆت کە باز دەکەی کچە شەهیدی پلانت چییە کە مەسەلا ئەو گەنجانەی کە هەروەکو چوو کچە شەهیدن منداڵە شەهیدن کوڕە شەهیدن چ پرۆژەکیان لە بۆ دابنەی یاخۆت هەر ئەو گەنجانەی مەسەلا هەروەکو خۆت لە گەنجێتی خۆت لە چ شتێک بێبەش بووی کە ناتەوێت گەنجی کورد لەو شتەیە بێبەش بووی هەم لە لایەنی ئەوەی کە منداڵە شەهیدەکان هەم لە لایەنی ئەوەی کە گەنجی کورد لە زۆر شت بێبەش بن بێبابی شتێکی ئاسان نییە لەبەرەوەی مرۆڤ
هەموو کاتێک هەز بەوەی دەکا کە بەشێک لە ناخی بزرە و هەرگیز هیچ کەسێک ناتوانانی شوێنی بێبابی بگرتەوە بەڕای من. ئەگەر هەموو دنیا بێتن ناتوانانی ئەو نەقسەی کەسەکان پڕکاتەوە. هیوام وایە کە هیچتر کورد تووشی ئەو شەڕانە نەبێتەوە جاچناوە خۆی بیچ دەرەچی بیتن تاوەکو هیچ کەسێکەوەکو من ئەو هەستە ئەو پرۆستی تێدا نەبینی یاوەکو ئەو مناڵانەی کە لە مامەکانمەوە ئەمە کە چەند منداڵ پێکەوە یەتیم بووینە. بەنسبەت ئەو بابەتەی کە من بەڕاستی چمە لە بۆ لاوانی ئەو کەسانێک کە بۆ پرۆسی مندا ڕۆژنە من زۆر هەستیان پێ دەکەم هەروە کچە پێشمەرگە کە پێشمەرگە زۆر ئازارەی گەورەیە هەمیش وەکو کچە شەیدێک دەزانم کە خاوەنی شەهید واتای چیار وەک سەرۆکیش باسی کرد کە لەوانەیە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستانیش لە بۆ هیچ شتێک سەردانەوەین تەنها دایکە شەید نەبیت. شەید بوون واتە تو کە پێناو خاکە کە شەید دەبێت قیمەتی زۆر نرخەچی زیای هەیە بۆ ئەمن لە بۆ من بەڕاستی ئەوە زۆر بە ئەرک دەیبینم بە مافکە هەموو کاتێک شەر لە بۆ داواکاری مافەکانی هەم منداڵە شەید و خانەوادەی شەید بکەم و جگە لەوە ژوان بە بۆ خانەوادەیش پێشمەرگەکانیش بەڕاستی. باشە خاتوە ئاوێستا هەر لەسەر ئەو بابەتانە لەسەر گەنج و لاوان پرسیارەکەم بۆ دروست بووە دەمێ بزانم چی دەکرێت لە کەرتی پەروەردەی نوێ دەتوانین خوێندنمان پێش بخرێ دەتوانین قوتابخانەکانمان نوێ بکرێتەوە سمارتبۆرد بۆ قوتابیانە زیادکرێتن خۆ دەزانی قوتابی هەیە زۆر بە زەحمەت خوێندنەکەی ئێستا دەخوێنیت. لە هەموو وڵاتانی پێشکەوتو دوو سێکتەر دوو کەرت زۆر گرنگە کەرتی پەروەردە لەگەر کەرتی تەندروستی. پەروەردە یەک لە بەنسبەت ئەوەی کە بەڕاستی ئەمن پشتگیری ئەو بابەتی سمارتبۆرد دەکەم لە بەرۆیان گۆجیری تەکنەلۆژیان زیاتر بڕواتان لەوانەیە بە کتاب خوونەوە و کتابکردنەوە و نووسین و قەلەم نەبیتن زیاتر بڕواتان بە سمارتفۆن و سمارت تەکنەلۆژی و ئۆشتانە بیتن. بەڕای من لۆنا سمارتبۆردش بتەیەک لە بەشەکان کە بتانن بەکار بێتن لە ناو قوتابخانەکان زات حکومی بیت کەرتی تایبەت بیتن. ئێستا گەنجانمان دەبینی بە زۆری ڕوو دەکەنەوە دەرەوەی وڵات باشە هەلی کارمان زۆرە یاوەکو هەمانە بودجەی کەمە باشە ئێستا کەسی بیانی زۆرترە لە کەسی خۆمان لە وڵاتی خۆمان کە ئیش پێ دەکرێ و بودجەی زیاتر لە کەسیمە ئەم شتە چۆن دەبینی و چۆت پێ چارەسەر دەکرێت. ئێمە لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی خۆشبەختانە لەسەر فەرمانی ڕێزدار مەسرور بارزانی کە پێویستە 175 هەر کاربەندە کە کار دەکات لە شوێنێک پێویستە کورد بێت 125 دایتە بیانی بەزەم پرسیار لە بۆ گەنجەکان دەکەم ئێمەی گەنج پێمان شەرمە وەکو کوردە کار بکەین من ئێستا پێم شەرم نییە کار بکەم ئەگەرە من هیچ ئیش نەمینێتن زۆر مستعدم بە شەرفمەندانە نانی بکەم هی گرفتە گرنگ ئەوەیە کە ئەمن بتوانم کارێک بکەم ئێمەی کورد بڕوامان بەو بیرۆ ئایدۆلۆژیایە هەیە کە پێویستە شەهادەتی بەرز بینی و بکەوێت کارێکی بەرز حکومەت تەعینت کە ئەمە پێمان شەرمەندەیە زۆربەی گەنجەکان کە لە شوێنە کار بکاتن خایەن کاتەوە بۆ نمونە گارسۆنی بکایە هەر بابەتێکە هەڵی کار کاتێک لە بیانیەکان دەدەستێنرێتەوە و ئەو ساتەیە کە ئەتوو بەڕاستی شەرمەندە نەبی شەرەفمەند بی بەو کارێک کە هەتا خاتوە ئێستا من پرسیارێک دەکەم زۆربەی برادران پرسیارەکەیان ینی بە شێوەیەکی گشتی بوو من دەمێ پرسیارەکە بچوو بکەمەوە لە ناوچەیەک خۆت کچی خانەوادەیەکی شۆڕژێڕی شاری کۆیە یعنی کە سەیری شاری کۆیە دەکەی ئەو هەموو خەبات کارە مەزنە ئەو هەموو ئەدەبیاتە یعنی خەدەمات خزمەت گوزاری سفرە لێ خۆت ببوورە ینی پرسیارەکەم تاوا نەبووە پرسیارەکەم درست شاری کۆیە بە جددی بەرجددی پراوێز خراوە جا نازام بەهۆی کەش و هەوا سیاسەکەیە یان ئیدادیەکەیە پێم خۆشە یعنی ئەتوو ببیە سمبولێک لەوێ چۆن کە لە نێردا دڵی حاجی قادری کۆیی کە لە مێدا بڵی خات و ئاوێستا مامەعە ینی پێم خۆشە تو دەست پێش خەربی وەکو ئافرەتێک بەجەرێک بزانم چ خزمەتەشی شاری کوێ دەکەی بە جددی خۆم ماوەکانی پێشتو سەردانم کرد یعنی جەرگم ژانی دەکرد بازاڕەکی چۆن جا نازام ئەو مشکلانە کەش و هەوا سیاسیەکەیە یان ئیداریەکەیە ولادت شاری کۆیژ نەبیتن بەزت کۆیژ نەبی ئەوەندە شەڕی کۆی بکەی من مەمنونی ئەو پرسیارەت موسپاس لەو هەستەکەشت گرفتیمە کۆیەکان وە بۆیە جەنابەت وروشاندیت کۆیە خودی میلەتی کۆیە لەبەرەوەی ئەوەندە ڕۆشنبیرن بڕوایان بەوەیە چێ خزمەتی کا دەنگ بەوە بدات شاری کۆی زۆر لایانی تریان تاقی کردەوە تا ئەوڕۆ دڵنیاش من گۆژ وەکو گەنج دەیزانن
وەکو بابەتەکانتر بڕوان بەوەی ئەو جارە شارەکەی من سەر لە نوێ پارتە کەڵ دەبژێتەوە کە بەڕاستی خزمەت کاتن وەگوێ وروژاندت ئەمن خۆم خودی خۆم بەسەرۆکم گوت خودی خۆم لە بۆ سەرۆک بارزانانی گوتم خەم لەوەی دەخۆم کە نەگوەک شارێک لەبێ کۆیە بۆ بەگوونت کە ئیداریان لەسەر لایەنێک حسابە و لەسەر بازنەی هەولێر و لەسەر پارتەکەی مەحسابە و پارتی دیموکراتی کوردستان و لایانی حزبیش دەخەنەوە سەر لایانی تر کە بەڕاستی هەر نایبین لە بینی هۆرد و لایەن فەوتایە وەک برە و ئەخیرانەش چەند پرۆگرامێک لەسەر ئەو بابەتە کرا و ناو بازارەکە و باس لەوەی کرا کە لە بینی هۆرد و لایەن ئایا چ دەکرێت بەڵام هەموو کاتێک شاری کۆیە پێویستە پەنجە لەسەر ئەوە دابنێتن کە چەند برینی تێدا هەبووە لایانی ئەو ئیداریەن سەر بەچێ بووە وەکو حکوومەت ئەو خزمەت گوزاری زیاتری پێگەیاندیە چی تێ بۆ ئەو گەنجانی کە یەکەم جارێ عنی دەنگ دەدەن پەیامەکە تو ینی چ شتێک بکەن ئەوەی کە یەکەم جار دەنگ دەدا بڕوان بەوەی وەک ئەوەی کە پرۆسەک چۆن تەخەڕوز دەکەی ڕۆژی تەخەڕوز هەیە لە کۆلێژ و دەیتر بڕوانامەکە تاوا دەکەی 4 ساڵ لێ ئەتوش سیاکایی سیاسەکەت دەگۆڕی لە کای کەسێکەوە لە بۆ کایەکی سیاست مەداری بەڕای من سەر لە نوێ فێرە ئەزمونێک دەبی پێی دەگۆترێ ئەزمموی هەڵبژاردن ئەزمموی سیاسی ئەزمموی ئەوەی کە بەڕاستی خۆم هەم بوونم هەیە دەنگم هەیە ڕام هەیە بیر و بۆ چوونم هەیە پێشنیارم هەیە ئەوەی کە دەیبینم لە بۆ گەنجەکانم دڵنیام لەوەی کە ئەو متمانەی دەیکەن پەشیمان نابنەوە و دڵنیاشم لەوەی کە کای سیاسی زۆر بەرزی و نزمی تێدایە بەڵام هەستە چی خۆش ئینتیمایەکی خاکپەروەری دەداتن بۆ گەل و نیشتیمان لەوانەیە زۆر لایەن هەبیتن ئەو هەستەی تێدا نەبیتن وەگەوەی کە بەڕاستی شەڕی گەل و کورد و کوردستان و خاک بکەن بەڵام خۆشبەختانە پارتەکەیمە کە هەموو کاتێک لەسەر ڕێبازێک بووە کە خاک و نیشتیمان لەسەروی هەموو بوونەکانی ترە هەروەکو تەمەشا بکەی لەو ماوەی ڕابردوودا حکوومەتی هەرم کوردستان بەعام کێشەی دارایی هەبوو لەگەڵ بەغدا مافەکانمان مافی بودجە بەتاوی پێمان نەدراوە تۆ کە دەرچوویت و چووی بۆ وەخدا پلان و پرۆژەت چی دەبێت بۆ موچە و بودجە دەستور گرنگترین بەشی هەموو وڵاتانە کە تێیدا پێرەونامە و هەموو ئەو مادەوە و یاسیانە تێدا ڕوون کراوەتەوە عێراق تاکە وڵاتە کە دەستوری خۆی کە لە خۆی داینا پێشێڵی دەکات و بودجە و شایستە داراییەکان ئەوەی کە بەرامبەر هەرێمی کوردستان دەکەن تەنها شەڕ و ئاڵنگەرەی حیزبایەتیە دەنا هیچ پێویست ناکاتن بەوەی کە مافیمەیە کە محکەمەی عولیای خۆیان دژی دەستورەکەی خۆیان کار دەکاتن ئەو دەستورە پێویستە کار لەسەرەوەی بکرێتن بە یەکلایانی هەموو لایەنەکانی کوردستان کە ئەو دەستورە چیتیا بە هەمان شێواز تەطبیق بکرێتن و بنێردرێتن و مافەکانی کورد پێویستە بگەڕێتەوە و ئینشاڵەش ئەوە یەک لە ئامانجەکانی نەک تەنها ئاوێستە بڕوان بەوەی هەموو کاندیدانی چ پارتی دیموکراتی کوردستان کە زۆرینەی شەڕی بۆ دەکاتن و پێی خۆشە بیگەێنتە ئەو ئاستەی کە خزمەتی میلەتەکەی خۆی و میلەتەکەی خۆی بەسەربەرزی بێلتەوە و کە شەڕی لۆ بکاتن لە بۆ ئەو بژێوە ژیانەی کە ئێستا ئەوان وکو قەیرانێک بەسەر هەرێمی کوردستانیان چەسپاندیە ئاوێستەخان لە ناو کووردا زۆر گەنجی داهێنەرمان هەیە کە بیرۆکەی داهێنەرانەیان هەیە مەسەلە کە ئەو بیرۆکانیان دەفتە هۆی ئەوەی کە کورد بەرەو پێش ببە بەڵام پێویستیان بە سەپۆرتکردن پێویستیان بە پیشگیریە جاچ لە لایەنی مادیبی یا لایەنی مانەوی ئێوە وەکو پەرلەمانتار چۆن دەتوانن لەگەڵ ئەو گەنجانە کە پشتیان بگرن لەگەڵیان بن بۆ براخات و ئاوێستا پرسیاری من ئەوەیە لە داهاتوودا ئێوە چا دەفێکتان هەیە بۆ گەنجان بۆ لاوان بە تایبەت ئێمەی گەنجان زۆر ئێستا زۆر هەوڵ بە وەرزش دەدەین دەمای پرسیارەکەی منش ئەوەیە یانی لە داهاتوودا چا دەفێکتان هەیە بۆ لاوان سەرۆکی وەزیرانمان هەموو کاتێک پاڵپشتی هەموو بیرۆکە داهێنارەکان بۆ لە بۆی کە چۆن جێبەجێ بکات و بیخاتەکار و پشگیری تێدا کردیا بۆ نمونە بەسترین نمونەی کە بیدەم سادەترین نمونەی زیندومان یەک لە جوتیاران بووە کە لە هەرێمی کوردستان لە هەڵەبجەشەوە بووە کە زۆر پشگیری تەواوی پێدرا و پێبەخشرایە کە لەوانەیە کەسانێک فکرکاتەوە کە بڵێن وڵای بە ئەوە لە سەر بەولایانە نیە ئەو جوگرافیانە کەچیوان هەرگیز ئێمە وەکو پارتەکەمان و وەکو سەرۆکی حکوومەتیشمان بیریلەوەی نەکردوتەوە کە بەو شێوازە بیر لێ بکاتەوە بە تەواتی پاڵپشتی خۆی پێشاندا و داهێناندەکە من دڵنیام لەوەی کە
ئەگەر هەر کە داهێنەرەکە بیتن دەنجی بگەێنتە بەو شوێنانێک کە شوێنی مەبەستە دڵنیان بۆی کە پاڵپشتی تەواوی خۆی وەردەگریتن. ئەمن نەک تەنابەت لە بۆی ئێستا ئەو قسەی بکەم لە بۆ بابەتی پەرلەمانی یاخود هەڵبژاردن زەمانەکە بیر لەوە دەکەمەوە کە گەنجانمان پێویستە لە ناو کافەیەکان و سەر نێرگلە و سەر ئایپاد و ئەوانە تۆزێک دوور بخەینەوە شوێنەکە بابمانتانی بە کە وەکو حکوومەت و وەکو حزب کاریگەرمان لەسەر هەبا دروستمان کردبا تا بتوانین لاوانمان بە بڕەپارەیەکی کەمی مانگانە ئیشتراکی تێدا بکەن و هەموو جۆرەکانی وەرزشی تێدا بیتن و هەر سێکتەرەك و بەشک و کەرتە کە تایبەتە بە وەرزشەکان و بەبێ جیاوازی و کامیرەی لە ناودا بنرێت و کوڕ و کچ تێدا ئازاد بتوانن یاری تێدا بکەن و بە هەموو شێوازێک ئەمن پاڵپشتی ئەو بیرۆکەی جەنابەت دەکەم لەبەرەوەی بۆ مەش خۆشبەخت دەبین بۆی کە لاوانمان سەر لە نوێ ئەوانەی کە کاتی بەتاڵیان هەیە لە ژیانیان بە شتێکی باش و پۆزتیڤ پڕی بکەنەوە. زۆر زۆر سپاس برادران پاڵپشتی شارەکەشم خێر بێن سپاس بۆ پرسیارەکانتان مەقوول و جێی خۆی گرت زۆر سپاس.